زۆر بەخێربێ سوپاس بۆ ئامادە بوون لە ستۆدیۆکێنن. ئێوە ساڵی پارە و کوڕەخرای سروشتی کوردستان لە کاتی بەفردا هەڵمەتی ڕۆکردن و پێدانی خواردندان لە شوێنی شاخەکان و دەشتەکاندا بڵاو کرد بەوانێ. تا چەند خەڵک هاوکاریتان بوو لەم؟ بەڵێ ئەو لە پار ئەو کە هەڵمەتەمان کرد خەڵکێکی زۆر بەرەوپیری هاتن، زۆر یارمەتیانین، بەڕاستی زۆر بەدڵخۆشەوە ئەو ئیشیان کرد و زۆر جێی خۆشحاڵی بوو کە بۆ یەکەم جاریش بوو ئەو هەڵمەتە بکرێ. ڕاست بوو تا ئێستا لە حاڵەت هەیە ئیشەڵا لە داهاتوە بێ بە دیاردە و خەڵکانێکی زۆر بتوان بەشدار بکەن لەو هەڵمەتانە. تا چەند خەڵک هاوکارتان بوو؟ خەڵکێکی زۆر، ینی زۆر بە خۆشحاڵی و خەڵکێکی زۆر هاوکاریان کردین لەو هەڵمەتەیە. بەڵێ ئایا لە کاتی بارینی بەفردا دەستکەوتنی خۆراک بۆ باڵندە و ئاژەڵەکیەکان زۆر ئەستەمە بێت؟ زۆر ئەستەم ببێت لەبەرەوەی بەفرەبارێ بەسەر ئەو شوێنانەیە کە دانەوێڵە و پاشماوەی خۆراکی لێ ئەو بەفرە ئەو خواردانە داپۆشی کە داشپۆشی ئەو ئاژەڵانە زەحمەت ئەیدۆزنەوە و ئەتوانن بۆ خواردنانە بگەن. بەڵێ ئەو ئاژەڵ و باڵندەکیوانە لە کاتی دەستکەوتنی خۆراکیان بۆ ئەوی کە خۆراک بەدەست بخەن چی ئەکەن لە کاتێکا کە هیچ خۆراکیان دەست نەکەوێت؟ ئەوانە زیاتر بەر و ڕووی ناوچە ئاوادانەکانە ڕۆنگوند و شارەکان و شارۆچکەکان ئەزانن کە لەو شوێنانە خواردن هەیە بەڕێوەی ئەو ناوچە ئاوادانان ئاڕۆن. بەڵێ کاتێک ئەو باڵند و ئاژەڵەکیوانە بۆ دەستکەوتنی خۆراک لە ناوچە نیشتەجێبووەکاندا نزیک دەبنەوە هەندێک کەس ڕاویان دەکەن. بۆ شوونی بەڕێزت لەم بەداخەوە خەڵکانی هەلپەرست زۆرن کە ئەو استیغلالی ئەو کاتاکەن کە ئەو باڵندە و ئەو گیانەوەرانە بەرەوە ڕووی ناوچە ئاوادانەکانە ڕۆن استیغلالی ئەو کاتاناکەن و هەوڵەدان ڕاویانکەن و زۆریشان لێ ڕاوەکەن لەبەرەوەی زۆر بە ئاسانی ئەکەونە بەردەستیان. بەڵێ بەڕێستان لە ساڵی چەندەوە ئەم ڕێکخراوە دامەزراوە؟ ئەم ڕێکخراوە 2 ساڵە لە ساڵی 2012 بۆچی نەتوانیوە بۆ منە پێشتر ئەو یان نەتوانێتەوە حکوومەتی هەرێم پێشتر شتێکی وا بکات؟ پێشتر کۆمەڵی کوردستانێکی سەوەسە بوو لە 2002 ئیتر هەنێ ڕێکخراوی تر جیابنەوە توانیوانە ڕێکخراوی ژینگەی تایبەت حکومی هەبێت. بەڵێ ئەو خۆراکانێکی ئێوە بڵاوەکەنەوە بۆ ئەو باڵندەکیوانە خۆراکی تایبەتن یان هەر ئەو خۆراکانن کە ئەو خۆراکانی کە دانەوێڵن زیاتر و ئەوانە کە تایبەت بە باڵندە و ئەو گیانەوەرانی کە ڕۆک خۆرن. بەڵێ ئەی گیانەوەرە گۆشتخۆرەکان ئەوانە بەڕاستی لە وڵاتان گۆشتیان بۆ دانرێت لە شوێنی لە سەر تاشە بەرد و لەسەر لە شاخەکان و لە شوێنایی کە ڕەشایی هەیە بە فردای نەپۆشی و گۆشتیشیان بۆ دان. بەڵام لە ئێستا تا ئێستا لە کوردستانە لەبەر و حاڵەتای ئابووری کە لێرە هەیە تا ئێستا ئەو حاڵەتە نەبووە کە گۆشتیان بۆ دانرێت. بەڵام ئەو ئاژەڵە گۆشتخۆرانە بەعام ئاژەڵی تر کە ئەمردارە بنەوە گۆشتیان لە ڕێی ئەوانەوە دەستەکەوێت ئەوانە ئەخۆن. بەڵێ هەندێک جار ئەم ئاژەڵ و باڵندەی کێویانە کاتێککە نزیکە بنەوە لەو شار و گوندانەی لە کاتی بەفربارین و سەرما کە خۆراکیان دەست ناکەوێت ڕاو ئەکرێن. هەندێک جاریش بوون هەندێک ئاژەڵ ڕاوەکرێن کە گۆشتەکان ئەوە نییە تۆ بڵێ ئەمە ئاژەڵێکی ئەو نەهینا تا چون گۆشتەکە ڕاوکەم بۆ منە لەم 2 ڕۆژەی پێشووترا ئێمە راپۆرتمان هەبوو لەسەر هەندێک ڕاوچی کە چەند سمۆرەیەکیان ڕاو کرد بوو. ئەوانە زیاتر سیرەکەی کوڕین و فرۆشتنی پێواکەن یاخود هەنێکی لەبەر پێستەکەیەتی هەنێکی ئەوێ بەزەونە ڕسمێکی لێ بگرێت و لە فەیسبووکا بڵاوی کاتەوە. زیاتر ئەو ئاژەڵانش کە ئەزانی چ جۆرێکە ئەوانن کە سیرەکەی ڕسمیان لەگەڵا گرتوون یاخود لە سیرەکەی لەژێر پردەکە پڕن لەو جۆرە ئاژەڵانە و زیاتر لەبەر ئەو شتانە یعنی ڕاستە ئاسکە کێوی هەیە لەبەر گۆشتەکەیەتی یا کەروێشکێ بەڵام هەنی ئاژەڵی تر هەیە تەنها لەبەر حەزی خۆیان و حەزیانە ڕاوکردنەکەی و حەزەکەنەوە. زۆر جار ئێمە لە گرتە ڤیددیوەکان ئەیبینین لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە کە هەندێک مەدان هەیە لە هەموو وڵاتان بە تایبەتی ئێمە کە وڵاتی تورکیا کە وڵاتێکی دراوسێمانە هەندێک مەدانیان هەیە بە سەدان کۆتر لەو مەدانەیە گەنم خەڵک ئەی فرۆشت و ئەیاتەوە بۆ کۆترانە بۆچی نەتوانراو لێرە مەدانێکی وە بۆی وردە وردە مەرحەلە بە مەرحەلە ڕاتوانن مەدانێکی وا بکرێت هەم لەڕێی ئەوە ئەتوانی مناڵەکانمان فێری ئەو بکەن کە ئاژەڵ و باڵندەیان خۆش بوێت کە بەڕۆکردنی ئەو دانەوێڵەیە ئەو باڵندێکێت ئەیخوات منداڵەکانمان هەست بە خۆشیەکەن ویان لێ باڵندە و ئاژەڵیان خۆش بێ. ڕاستە ئەو گیانەوەرانە ناتوان سوپاسگوزاری ئێمە بن بەڵام بەبینینی دیمەنێکی واجوان ئەوە سوپاسگوزاریە بۆ ئێمە. تا ئێستا بەڕاستی مەدانێکی وانەکرا و حکوومەت هەستەکەم کەم تەرخەم بۆ لەم حاڵەتەیە. پرۆژێکی واتان هەیە؟
تا ئێستا پرۆژە یاسایەکی وامان نییە کە حتا پرۆژە یاسایەکشمانێ بە تایبەت بێ بەڕاوکردن بەداخەوە تا ئێستا شتێکی وامان نییە ئیشەڵا لە داهاتووە ڕێکخراوەکان هەستن بەم کارانە و پرۆژە یاسایەکی وانیان پرۆژێکی وا هەبێت کە بتوانین مناڵەکانمان لە ڕێوە فێری بەخێوکردنی ئاژەڵەکیەکان و خۆشەویستی دەرببڕن بۆ ئاژەڵ. بەڵێ هۆکاری ئەو چی ئێستا بوون جاران یاخود بڵم 4-5 ساڵ پێش ئێستا ژمارێکی زۆر لە چۆلەکە هەبوو. ئێستا ڕێژەی زۆر کەم بۆتەوە هۆکارەکەی بۆ چ ئەگەڕێنیتەوە؟ زۆر کەم بۆتەوە خاستن زستانان ناڵم بڕووی کەمە بێتەوە سەرما ئەوانە ژینگە تێکچووە بە ئەم ژینگە تێکچووە و دوورەکەونەوە لە شارەکان قەرباڵغێکی زۆر هەیە لە شارەکانە ئەو حاڵەتان. بەڵێ ئێمە ئەومان بڵاو کردوانێک کە خەڵکی هاوکاری ئەو باڵندە کێویانە بن کە خۆراک و ئەو یاخود خۆراکی پاشماوەیان بۆ دابنێن تا چەند خەڵک بۆ دەمتانەوە هات لەم هەڵمەتیان وەکو هەڵمەتەکە هاتمەدەمە بەس هیوادارم لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ئەو هۆشداری بڵاو کرێتەوە کە خەڵکی لە سەربانەکانیان لە باڵکۆنەکانیان لە حەوشەکانیان خواردن هەڵڕێژن بۆ خاستن پاشماوەی خۆراکی خۆیان ئەگەر یەکێک کە ئیمکانێتی نییە بەڵام ئەو ئیمکانێتی بتوانێت دانەوێڵە بکرێت لە شوێنە بەرزایەکان خاستن ئێستا لە گوندەکانە بەفر هەرماوە لە شوێنانی کە ڕەشاییە یاخود ئەگەر بەفریشی لێ بەفرەکە لابەرێت بە مەسافەیەک بتوانن گەرم و ئەوانەوە یان ئاوی گەرمیشدان ڕێ بەرەبەر و ئاوە ڕاستن نابێ ئاودانوێ ئاوی ئەتیادی ئاوکە گەرم بێت تا بەرەبەر ماوەی ببێنێتەوە تا سارد بێت بتوان ئەو باڵندە و ئاژەڵان ئیسفادی لێ بکەن. ڕاوکردن لە هەموو سەردەم و زمانێکدا لە هەموو وڵاتێکدا هەیە ئایا لە هەرێم ڕاوکردن بە هەموو شوێک قەدەغەیە؟ تا ئێستا یاسایەکمان نییە بۆ ڕاوکردن کە قەدەغە بێ یاسایەکمان هەیە یاسای ژینگە لە چوارچەوەی ئەو یاسایەکی ڕاوکردنمانە ئەگینا یاسا و پرۆژە یاسای تابەت بە ڕاوکردن تا ئێستا لە کوردستانانە. بەڵێەوە کە زانین چۆن بۆ منە ڕاوکردنی ماسی وەرز بۆ وەرز ئەگۆڕێ یعنی ماسیش ئەکەوێتە هەر بابەتی گیانەوەرەکان تەنها لە بۆ ماسی هەیە تەنها بۆ ماسی ڕاوکردن لە وڵاتانی دنیا شارۆ کوولای خۆمانە نەخێر لەوێ هەم شوێنیان بۆ دیارێکرێ هەم کات و ئەو جۆری ئەو ئاژەڵەشیان بۆ دیارێکرێکە ڕاویەکەن. لە کوردستان زیاتر لە چ جۆرە ئاژەڵ و باڵندێک ڕاو دەکرێت و مەترسی لە ناوچوونیان لەسەرە؟ زیاتر وەگوتم ئاسکە کەروێشکە سمۆرەیە ئەو ئاژەڵانێ لە ماوەی ورچی کشمان بینی لە پڵنگمان بینیوە ینی ئەوانن کە خەڵک ئەبینین کە ڕسمیان لەگەڵا گرتوون یا بینی لەژێر پردەکەی ئەفرۆشرێن زیاتر حەزیان لەو بابەتانێ. بەڵێ ئیجرعاتی ئێوە و کوڕەخراوەکەتان چۆن نەک بڵێم معنی ئێوە خۆتان ئیجرعاتی لەگەڵا بکەن بڵێم ئەو شەخصانە بدۆزنەوە کە بۆ منەکە پڵنگێک لەوانەیە کە لە وڵاتی ئێمە سێ پڵنگیتیانە بێت ئەوە چێکیان ڕاوەکات و ڕسمی لەگەڵا ئەگرێ خۆ ڕسمیش لەگەڵا کرد و هیوادارم خەڵک ئاشکرا یاخود پەرلەمان یاخود چۆن بڵم پۆلیسی دارستان ژینگەمان هەیە خەڵک حەزەکەم لە ڕێی ئەم بەرنامەوە من ئەو ژماری ڕێکخراوەکەمان بڵاوکەمەوە ڕێکخراوەکەمان ژماری کۆڕێک ئاسفر 1950 143 52 56 هەر دیاردەیەک هەر حاڵەتێک لەو حاڵەتی ڕاوکردنە بینرا یا ئازاردانی هەرگیانەوەرێکی کێوی پەیوەندی بکە بۆ ژمارە و یاخود دیگەکەمان ڕێکخراوی سروشت بە لاتینی ئێمەش بە زووترین کات پۆلیسی دارستانی ئاگادارەکەن. ئاسوودەخان مەبەستی پرسیارەکەم ئەوە بوو ئەو ڕوخساری بە تەواوەتی دیارە ینی تا ئەسە نەدۆزراوەتە ئەو شخصەکێ بۆچی وای کردوانی چ مطعەیە گۆرەگرێ لەوەی کە ئاژەڵەکە زۆر دەگمەنە لە وڵاتی ئێمەیە ئیتر ئەوانە ئەو کەسانن کە بەڕاستی هۆشیاریکی وایان نییە کە ئەمە ئەو ئاژەڵانە بەشێکی هاوسەنگی ژینگەدا ژینگەی کوردستان ئەپارێزن و ژینگەی کوردستان هەموو ژینگەیەک بە ئاژەڵی کێویەوە جوانە تۆ بچۆرە دارستانێکەوە ئەبینی ڕاستە سەوزایەکی زۆر بەس دەنگی گوێ لە جریوەی چۆلەکەیەک نەبێ یا ئاژەڵێکی کێویتیانە بینی هەستێکی شتێکی گەورەی نقصانە. بەڵێ ئاژەڵ و باڵندە کێویەکان چه گرنگیان بۆ سروشتی کوردستان هەیە؟ بەتەکید ژینگەی کوردستان و سروشتی کوردستان بە ئاژەڵی کێوە جوانە چۆن دار و درەخت بەشێکن لە جوانکردنی ژینگەی کوردستان ئاژەڵە کێویەکانیش بەشێکی گرنگن و توخمێکی گرنگە لە هاوسەنگی ژینگەی. بەڵێ ئاژەڵ و باڵندە ڕۆڵیان چێ لە هاوسەنگی هاوسەنگی بەک باسم کرد بەشێکی گرنگە بەبێ ئەو ئاژەڵە کێویانە هەستەکەی ژینگەیەکی نقصانە هەیە بەشێکی زۆر دیاری کەمە بێت لەو ژینگەیە. بەڵێ دو کۆمنتە بۆ هاوڵاتیان چێ
هیوادارم هاوڵاتیان گواسم کرد خواردن و پاشماوی خۆراکانیان لەسەربان یا لە باڵکۆن یا لە حوشەیە بە شێوەی تۆڕ هەیە تورەکەی شەبەکەی دانی وڵی بە درەختەکانە هەڵواسن و ئەو خاصن گوندەکان لەسەر شوێنە ڕەشاییەکان لەسەر بەردەکان خواردن و دانیوەڵ و ئاو بە تایبەتی بۆ ئاژەڵەکان و زۆر سپاس بۆ بەڕێز ئاسوودا عوسمان ئەنجامی ڕێکخراوی سروشتی کوردستان سپاس بۆ ئامادەبوون لە سوودێکێنان دووبارە بەخێر بێت.